گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. عزیزان لەلام منیشەوە سڵاوتان لێبێت. بەرنامەیم هەفتەیەمان دوو بابەت لەخۆ دەگرێت کە بابەتی ئەوڵیان سەبارەتە بە دیاردەی خەمۆکی و دووهەم بابەتیان پەیوەندی هەیە بە ڕووداوی شوێنی کار. هیوادارین کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجای ئەوەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش لەگەڵمان بن. دوای ناوبڕێکی کورت دێنەوەلات.
بینەرانی ئازیز، سەرەتای بەرنامەی هەفتەیەمان بە بابەتێکی کۆمەڵایەتی دەست پێ دەکەین سەبارەت بە دیاردەی خەمۆکی بەتایبەت لە نێو ژناندا. هیوادارین سوودی پێویستی لێوەربگیرێ. بەپێی راپۆرتی وەزارەتی بەهداشتی ئێران 20 تا 30 لە سەدی جەمعیەتی ئێران گیرۆدەی کێشەی ڕۆحی و دەرونین. 3 تا 25 لە سەدی خوێندکاران بەدەست نەخۆشی دەرونیەوە ئازار دەکێشن. لەم ناوەدا سێبەری خەمۆکی زۆرتر بەسەر ژنانی ئێرانیدا قورسایی دەکات. 25 لە سەدی ژنان تووشی جۆرەهان نەخۆشی خەمۆکی و دڵەڕاوکێن. لە حاڵێکدا کە زۆربەی تاکەکان هەر کات هەست بە ئێش و ئازارێک لە شوێنێکی جەستەیان بکەن سەردانی پزیشک دەکەن، بەڵام ژمارەیەکی زۆر کەمتر لە هاووڵاتیانی ئێرانی بەهۆی بێخەوی، خواردنی باش و سەروەخت نەخواردن، هەست بە خەم و پەژارە، بێمەیلی بە پەیوەندی گرتن لەگەڵ تاکەکان سەردانی کارناسان دەکەن. زۆرێک لە خەڵک لەسەر ئەو باوەڕن کە تەنیا شێتەکان پێویستیان بە پزیشکی دەروون ناسی ڕەوانشناس هەیە. بەم بۆنەوە نەتەنیا گرفتە ڕۆحی و دەرونیەکان جددی ناگرن، بەڵکو تەنانەت هیچ هەوڵێکیش بۆ چارەسەرکردنی خۆیان نادەن. ئەمڕۆکە بەهۆی ئەنجامی ساڵەها لێکۆڵینەوەی مەیدانی، لێکۆڵەران گومانێکیان نییە کە مەترسی خەمۆکی زۆرتر لە پیاوان هەڕەشە لە ژنان دەکات و ئەگەری توشببوونی ژنان بە نەخۆشی خەمۆکی دوو ئەوەندەی پیاوانە. بەو پێوەی کە ژنان یەکەم کەسانێکن کە وەک دایک وەڵام دەرەوەی پێویستیەکانی منداڵن، تەندروستی ڕۆحی و دەرونی ئەوان کاریگەری ڕاستە و خۆی لەسەر سڵامەتی ڕۆحی و دەرونی منداڵەکانیان و تەنانەت سڵامەتی و تەندروستی کۆمەڵگادا هەیە. خەمۆکی چەندین جۆری هەیە کە گرنگترین یان خەمۆکی تند، لاواز، بایپۆلار یان دوو جەمسەری، دوای منداڵبوون و خەمۆکی ڕەفتاری و وەرزینن. نیشانەی سەرەکی خەمۆکی جۆرێک هەست بە خەم و پەژارە و بێهیواییە کە کەسەکە تووشی دەبێت و درێژماوە بوونی ئەم ڕەفتارانە دەبێت جددی بگرێت. خەمۆکی درێژماوە لەسەر چۆنیەتی پەیوەندیەکانی بنەماڵە و کۆمەڵایەتی و توانای کاری و تەحسیلی تاکەکان گەلێک کاریگەری دادەنێت. تێکچوونی خەو، تێکچوونی خواردن، گۆشەگیری و تێکەڵاو نەبوون لەگەڵ خەڵک، حەز نەکردن بەکار، کەمبوونەوەی مەیلی جنسی، بێهیوایی، جنێودان، زوو هەڵچوون، ماندوویەتی، منفی بافی و حەز بە خۆکوشتن لە هۆکارەکانی دیکەی توشببوون بە نەخۆشی خەمۆکی بە ئەژماردێن. بەڵێ، جگە لە هۆکاری هۆرمۆنی و کاریگەری ئەوان لەسەر بە تایبەت ژنان، لەوانە دەورانی بلوغ و پێگەیشتن، دەورانی دووجیانی، دەورانی دوای منداڵبوون یان یائسگی، نەبوونی متمانە بەخۆ، هەمووی ئەمانە ڕیشە و بنەمای زۆرێک لە خەمۆکیەکان بە ئەژماردن. لە ئێران سەرەڕای ئەوەی کە کچان لە بوارە جیاجیەکاندا توانایی و لێهاتووەکانی خۆیان پیشان داوە. بۆ نمونە، دەرسەدێکی زۆر لە خوێندکارانی زانکۆکان پێکدێنن، هەروە لەگەڵ هەڵاواردنی زاڵ بەسەر بنەماڵەدا بەرەڕوون و زیاتر لە کوڕان لەلایەن دایک و باوکیانەوە ئەزیەت و ئازار، توندوتیژی، کۆنتترۆل، سوکایەتی و بێڕێزیان پێدەکرێت. هەڵاواردن لە نێوان منداڵانی کچ و کوڕدا، هەڵسوکەوتی توندوتیژانەی دایک و باوکان لەگەڵیاندا و بەکاربردنی شێوەی تربیەتی سونەتی کە تێیدا کچان بە جنسی دووهەم بەژماردێن، هۆکارگەلێکن کە دەبنە هۆی بێمتمانە بەخۆیی لە نێو کچان و زۆر جاریش دەبێتە هۆی ئەوەی کە گیرۆدەی نەخۆشی خەمۆکی بن. هەروەها زۆرترین نیشانەکانی خەمۆکی لە نێو ژناندا دەتوانرێت لە دەستپێکی دەورانی بلوغ و پێگەیشتن ببیندرێت. کاتێک کە دەورانی منداڵی تەواو بووە و کچ دەچێتە قۆناغێکەوە کە بە شێوەی جددی بەرەوڕووی چاوەڕوانیەکانی بنەماڵەکەی دەبێتەوە. بەرەوڕووبوونەوەی تازە لاوان لەگەڵ قەیرانی شەخسیەتی و گۆڕانکاری جسمی، سەر هەڵدانی مەیلی جنسی لەلایەک و تەسەووری جیابوونەوە لە بنەماڵە، دەستپێکی ژیانی سربەخۆ و بڕیاردان لەسەر داهاتوو لەلایەک دەتوانن تێپەڕبوون لەم قۆناغی ژیان سەختتر و دژواتر بکەن. بەو پێی کە ژنان و پیاوان لە بەیانکردن و دەربڕینی هەستەکانیان لەگەڵ یەک جیاوازن، کاردانەوەی کە لە بەرامبەر گوشارە دەرونیەکاندا لە خۆیان پیشانی دەدەن یەکسان و بەرابەر نییە. لە حاڵێکدا کە کوڕان زۆر جار نیگەرانیەکانی خۆیان بە جنێودان و تووڕەبوون وەڵام دەدەنەوە، بەڵام زۆربەی کچان لە بارودۆخی هاوشێوەدا تووشی خەمۆکی دەبن. مردنی زۆر بە زوویی دایکیان هەبوونی دایکێکی خەمۆک ئەگەری توشببوونی خەمۆکی منداڵانی کچ کە ئولگویان دایکیانە زیاتر دەکات. کەم تەرخەمی و سەرنجپێنەدانی دایکێک کە لە خەمۆکی ڕەنج دەبات متمانە بەخۆ کەم دەکاتەوە و
و لەوانەیە لە کچەکە ژنێک دروست بکات کە بۆ خۆی هیچ بایەخ و ڕێزێکدانەنێت. کەمبوونی متمانە بەخۆ لە نێو ژناندا دەبێتە هۆی ئەوەی کە کەسەکە لە خۆی تەسویرێکی منفی هەبێت. هەموو ڕووداوەکان پێکەوە گرێ بدات وە لە کۆتاییدا تووشی جۆرێک داماوی بێت. ئەم هەست بە داماویە کە بە شوێنەی دەست پێ دەکات دەتوانێت ببێتە هۆی سەرهەڵدانی نەخۆشی خەمۆکی. کەسی ئەفسوردە و خەمۆک زۆر جار خۆی بەبێ ئەرزش، دنیا بە هیچ و پوچ و داهاتوو زۆر ڕەش و تاریک و ئاڵۆز دەبینێت. هەروە کەوترا تەجروبەی ئازاری جنسی، تونند و تیژی و دەستڕێژیش زۆر زیاتر لە کوڕان تووشی کچان دەبێت. ئەم جۆرە ئەزمونانە ژن تووشی داماوی دەکات. هەندێک جار دەبێتە هۆی ئەوەی کە خودی ژنەکە خۆی بە هۆکاری ئەم جۆرە ڕفتارانە تاوانبار بکات و بە لۆمەکردنی خۆی هەرچی زیاتر تووشی خەمۆکی دەبێت وەمە ئەمە لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی کاریگەری سەلبی دادنێت. بەڵێ هەندێک لە ژنان دوای ئەوەی کە منداڵیان دەبێت تەنیا وەکو دایک هەموو کاتیان بۆ بارهێنانی منداڵەکەیان تەرخان دەکەن. بم پێیە ژیانی ئەوەندە دەرگیری منداڵ دەبێت کە تەسەووری درێژەدانی پەیوەندیان بەبێ منداڵیان منداڵەکانیان ناممکین دەبێت. ژنانێک کە ژیانیان تەنها بە ماڵداری و منداڵداری تێپەڕ دەبێت بە گەورەبوونی منداڵەکانیان و ڕۆشتنی منداڵەکانیان وا تەسەووری ئەوەی کە چیتر کەسێک پێویستی بە ئاگاداری و حزوری ئەوان نییە لەوانەیە تووشی خەمۆکی و گۆشەگیری ببن. ئەو دایکانە دوای ئەوەی کە منداڵەکانیان دەڕۆن هەست دەکەن کە هیچ سوودێکیان بۆ دەوروبەرەکانیان نییە و کەسایەتیان تێک دەشکێت. لە هەندێک لە کەسەکانیشدا دڵە ڕاوکێ دەتوانێت ڕیشەی خەمۆکی بێت. هەندێک لە کارناسان لەسەر ئەو باوەڕن کە هۆکاری خەمۆکی زۆرێک لە ژنان تەنیا تێکچوونی دەرونیان نییە، بەڵکو لە ژیانی ڕۆژانەیاندا دڵڕاوکەیان هەیە و هەمیشە نیگەران و پەشێون. بەرپرسایەتی کاتری ناوماڵ و کار و پێڕاگەیشتن بە منداڵان یان بە ساڵات جوان بارێکی قورسە کە زۆربەی هەرە زۆریان کەوتووەتە ئەستۆیان. ژنانێک کە بەبێ هاوسەر و بە تەنیایی ژیان بەسەر دەبن دەبێ وەڵام دەرەوەی پێویستیە عاتیفی و مادیەکانی منداڵەکانیشیان بن و زیاتر لە خەڵکانی دیکە هەست بە داماوی و ماندووی دەکەن و ئیمکانی خەمۆکی تێیاندا زۆر بەرچاوە. لە نێو ژنانی شاغڵیشدا دەستەیە کە نەیانتوانیوە لە نێوان ژیانی خانەوادگی و شغڵیاندا تەعادڵ و هاوسەنگی پێکبێنن زۆر جار تووشی ناومیدی و بێهیوایی دەبن. بەداخەوە دابەشنەکردنی کاری ناوماڵ لە نێوان ژن و پیا و کەوتنە ئەستۆی ئەم کارانە بەسەر ژندا بەشێکی گەورە لە بەرپرسایەتی خانەوادە و بارهێنانی منداڵان دەخاتە ئەستۆی ژنان کە دوای ماوەیەک ماندووی دەکات. ئەم ژنانە لە کۆتاییدا لەوانەیە بۆ ئەنجامە بگەن کە ئەرکی خۆیان بۆ شێوەی پێویست بەجێ نەگەیاندووە و لە کۆتاییدا هەست بە گوناح و ناڕەزایەتی دەکەن. خەمۆکی هەندێک جار ئاکامی ژیان لە فەرهەنگێکدایە کە لەم مەحدودەیە گوێرایەڵی لە دایک و باوک ڕوون و ئاشکران نییە. ناکۆکی لە ژیانی ژن و مێردایەتی پشتیوانی نەکردنی هاوسەر و سەرنج پێنەدانی بنەماڵە لە زومرەی ئەو حاڵەتانن کە لەسەر تووشبوونی ژنان بە نەخۆشی خەمۆکی کاریگەری دادەنێت. بەڵێ قبول نەکردن و بەڕسمی نەناسینی شێوەی ژیانی کەس لەلایەن بنەماڵەوە کاریگەریەکی قوڵی لەسەردادنێت. ئەم قبول نەکردنە کەسەکە لە بوونبەستێکی عاتفیدا دادەنێت و ناچار بە هەڵبژاردننی دەکات. هەڵبژاردنێک کە تێیدا ئەدای دێن بە کەسێک بێڕێزی بە کەسێکی دیکە بە ئەشمار دێت. بەداخەوە تعریفێکی دروست و ڕوون لە هۆیەتی تاکە کەسی و بنەماڵەیی و دیاری نەکردنی مەحدودە و سنوورەکان لە هێندێک لە محیتەکانی بنەماڵە دەبێتە هۆی ئەوەی کە دایک و باوک بە دەخاڵەتی بێڕەبت لە ژیانی منداڵەکانیان زیاتر لەوەی کە ببنە هۆی خۆشبەخت و بەختەوەربوونیان زیان بە چارەنووسیان دەگەێنن. هێندێک جار خەمۆکی نەتیجەی ژیان لە فەرهەنگێکدایە کە تێیدا گوێڕایەڵی لە دایک و باوک ڕوون نییە و سەرڕای ئەوەی کا کەسەکە تەمەنی لەسەرەوە بێت دەخاڵەت لە کاروباری شخصی و تاکە کەسیدا وای لێ دەکات کە تا ئاستی منداڵێک نزمی بکاتەوە. هەموو ئەو حاڵەتانی کە ئاماژەیان پێدرا بە باشی دەری دەخەن کە جگە لە هۆکاری هۆرمۆنی تایبەت بە ژنان ئەوەی کە کاریگەریەکی ئەوتۆی لەسەر سڵامەتی ڕۆحی و دەرونی هەندادەنێت محیتی خانەوادگی و کۆمەڵایەتی ئەوانە. محیتی خانەوادگی کاریگەری لەسەر دنیای دەرونی کەسەکە دادەنێت و کۆمەلگا هۆکارێکی بیرونیە کە کاری لەسەر سڵامەتی ڕۆحی ئەودا دادنێت. بەم پێەیە بۆ پێشگرتن یان چارەسەرکردنی مەسەلەی خەمۆکی
شاید زیاتر لە هەر شتێک دەبێت بیر لە گۆڕینی شێوازەکانی تربیەت و بارهێنانی سنەتی لە بنەماڵە و یاسا داخرا و چەقبەستوەکانی کۆمەلگا بکرێتەوە. باشترکردنی شرایەتی ئابووری، ئەمنیەتی پیشەیی، بارودۆخی گونجاوی شۆنی کار و پشتیوانیە کۆمەڵایەتیەکانیش بە تاکید دەبنە هۆی دابەزین و کەمبوونەوەی ڕێژەی خەمۆکی لە نێوان ژنان و پیاوەندا. دەستەبەرکردنی عەداڵەت و بنبڕکردنی هەڵاواردنی جنسیەتی چ لە شوێنێکی بچووکی وەک بنەماڵە و چ لە کۆمەلگادا دەتوانێت پێش بەسەر هەڵدانی توشبوون بە نەخۆشی خەمۆکی بگرێت. کەوایە بۆ نەهێشتن و بنبڕکردنی ئەو شتانی کە باسمان کرد و دەتوانن ببنە هۆی توشبوونی ژنان بە نەخۆشی خەمۆکی دەبێ هەموو هەوڵێک بخرێتە گەڕ و لەم پێناوەدا بە هەموو هێز و توانایەکەوە خەباتی بۆ بکرێت. دوای ناوبڕێکی کورد دێنەوەلاتە. ئازیزان، بابەتێکی دیکەی بەرنامەکەمان پەیوەندی هەیە بە ڕووداوی شوێنی کار. ڕۆژ نییە هەواڵی چەندین ڕووداوی دڵتەزێنی شوێنی کار بڵاو نەبێتەوە. لەگەڵ هەر ڕووداوێک جگە لە دەستچوونی ژیانی ئینسانێکی کرێکار و یان لە کارخستنی ژیان و بەڕێچوونی بنەماڵەیەک دەکەوێتە مەترسیەوە. سەرمایەدار بەپێی ناوەڕۆکی و جێگا و شوێنی خۆی لە بەرهەمهێناندا بە شوێن بەدەستهێنانی قازانجی زیاترەوەیە و بۆ بەدەستەبەرکردنی قازانجی زۆرتریش تا ئەو جێگایە کە لە توانایدا هەبێت هەوڵ دەدا تا لە هەزینەی بەرهەمهێنان کەم بکاتەوە. یەکێک لەو مەیدانانەی کە خاوەنکاران بۆ داشکاندنی هەزینەی بەرهەمهێنان ڕووی تێدەکات کەمکردنەوەی هەزینەی دابینکردنی ئیمەنی و بەهداشتی شوێنی کارە. با بزانین کە هۆکارەکانی ڕووداوی شوێنی کار کامانن. یەک، دژواری کاری تاقەت پڕووکێن لە هێڵی بەرهەمهێناندا و نەبوونی ئیمکاناتی ئیمەنی و بەهداشتی پێویست. دوو، هۆکاری سەرەکی ڕووداوی شوێنی کار و ئازارە جەستەییەکانی کرێکاران لە کارخانە و کارگاکانن. هەوای شوێنی کار گەلێک ناپاکە و ساڵۆنەکانی کار بۆ تەسبیە و خاوێنکردنەوەی هەوا دەستگای تەهویەی گونجاویان نییە. دەنگی ماشینەکان ڕاستەوخۆ کار دەکەنە سەر بیستنی کرێکاران و خاوەنکاران حەزر نین لەم بوارەدا ئامرازی پێویست بۆ کرێکاران دابین بکەن. کارخانەکان حەمامی گونجاویان نییە بۆ کرێکاران و ئەگەر هێشیان بێت ئیجازە بە کرێکاران نادەن کەڵکیان لێ وەربگرن. پشکنین و چاوەدەری پزیشکی بەڕێک و پێکی بەڕێوە ناچن. پشکنینی ساڵانەش بە شێوەیەکی بە تەواوی فورماڵ ئەنجام دەدرێت. وە دوو، لە خوارەوە بوونی هەڵدەستی کرێکاران و نەدرانی لە کاتی خۆیدا یەکێکی دیکە لە هۆکارە سەرەکیەکانی چوونە سەرەوەی ڕووداوی شوێنی کارە. ئیزافەکاری و شەوکاری و ماندووبوون بەهۆی درێژماوە بوونی ساعاتی کار جەستە و دەرونی کرێکاران ماندوو دەکات. نەبوونی ئەمنیەتی پیشەیی، نیگەرانی بەردەوام سەبارەت بە دەرکران و کابوسی بێکاری، نەبوونی سەرپەنا و یان کرێماڵی قورس لە پاڵگوشار و بێبەشیەکانی تردا بە چەشنێک هۆش و حەواسی کرێکاران لە کاتی کاردا بە خۆیانەوە خەریک دەکەن کە بارودۆخەکە بۆ ڕوودانی ڕوودا و ڕۆژ لەگەڵ ڕۆژ ئامادەتر دەبێت. گوشاری ئابووری ڕۆژانە دەبنە هۆی لە غافڵبوون و هەواسپەرتی کرێکاران کە ڕێژەی زۆرتری ڕووداوی شوێنی کاری لێ دەکەوێتەوە. بەڵێ زیاتر لە نیوەی سەرجەم کرێکارانی ئێران لە کارگا بچووکەکانی ژێر دەکەسیدا کار دەکەن. ئەم بەشە لە کرێکاران لە بازنەی پشتگیری قانونی کار چوونەتە دەرەوە. لەم کارگایانەدا هیچ جۆرە قاعدەیەکی ئیمەنی پەیڕەو ناکرێت. هەروەها نزیکەی 70% هێزی کاری ئێران لە کرێکارانی قەراردادی پێکدێن کە بیمەی ڕووداوی شۆنی کار نانگرێتەوە و ناتوانن بۆ قەرەبووکردنەوەی زیانەکانی ڕووداوی شۆنی کار لە بیمە کۆمەڵایەتیەکان کەڵوەربگرن. لە هێندێک حاڵەتیشدا کە کرێکاران بە قانونی دەتوانن داوای غەرامە بکەن، خاوەنکاران هەموو هەوڵەکانیان دەخەنەگەڕ تا کرێکاران بە کەمتەرخەمی خەتابار بکەن و بەم بیانەوە خۆیان لە دانی خەسارەت و هەزینەی نەخۆشخانە بدزنەوە. بازرسی فۆرماڵ و یاساکانی ئێستای کۆماری ئیسلامی دەور و نەخشێکیان لە ئیمەنکردنی شوێنی کاردانیە.
ئەو راپۆرتانەی وا لەلایەن بازرسەکانەوە سەبارەت بە ئیمەنی شوێنی کار ئامادە دەکرێن بە گشتی فۆرماڵن. زۆر جار ئەم راپۆرتانە ڕاستەوخۆ لەلایەن خاوەنکارانەوە دیکتە دەکرێن. دەڕاستیدا ئەگەر ترس لە خەبات و خۆراگری کرێکاران نەبێت، خاوەنکاران حازر نین هیچ هەزینەیەک سەرفی کاروباری ئیمەنی و بێداشتی شوێنی کاری کرێکاران بکەن. دابینکردنی ئیمەنی شوێنی کار لە بەرامبەر ڕووداوی کاردا یان لە بەرامبەر نەخۆشینی سەرچاوەگرتوو لە بارودۆخی دژواری کار و یان لە بەرامبەر لە خوارەوەبوونی ئاستی بێداشتی شوێنی کار و هیتر ئیمتیازێک نییە کە بە کرێکاران بدرێت. کردەوەی جددی و کاریگەر لەم بوارەدا ئەرکی خاوەنکارە و خۆلێبوردوانی وەک تاوانێکی جنایی بە ئەژمار دێت. پێویستە بە دوواداچوونی لەسەر بکرێت دەبێت کرێکاران بە تەواوی و بە هەزینەی خاوەنکارەکان لە بەرامبەر سەدەمە و زیانەکانی سەرچاوەگرتوو لا ڕووداوی کار بیمە بن. هیچ بەشێک لە چینی کرێکار بە هیچ بیانوویەک نابێت بکەوێتە دەرەوەی بازنەی بەهرەمەندبوون لە بیمەی بە تەواوەتی بێکاری و بیمەی ڕووداوی شوێنی کار. ئەرکی خاوەنکارە ئەمنیەت و بێهداشتی شوێنی کار دابین بکات. بەرپرسیارەتی ئاشنانەبوونی کرێکاران بە ڕێوشۆنی ئیمەنی یان نەبوونی شارەزایی پێویست لەم بوارەدا کە ئاستی ئەمنیەتیان بباتە سەرەوە لە ئەستۆی خاوەنکارە و کرێکاران دەبێت بە هەزینەی خاوەنکار دەورەی ئامۆژشی پێویست لە بواری دابینکردنی ئەمنیەتی خۆیان لە شوێنەکانی کاردا ببینن. پێویستە کە کرێکاران لەم بوارەدا مافە سەرەتاییەکانی خۆیان بناسن و بەکردەوە دەرهێنانی بە تەواوەتی ئەو مافانە بەسەر خاوەنکاران و مدیرانی دەوڵەتی لە ناوەندەکانی کاردا بسەپێنن. دوای ناوبڕێکی کورد دووبارە دێنەوەلاتە. بهشتی عشقن گم او هورامانه وی بهشتی عشقن گم او کامیارانه
كتوينوكيان تالينا كيشو وي بلا كتوينوكيان تالينا كيشو أخيارا يارا يا ورا بيدي أخيارا يارا يا ورا بيدي وينو خاصا دي بميشان بيدي وينو خاصا دي بميشان بيدي زۆر بەداخەوە ئاگادار بووینەوە کاک ڕەسوول ئەحمەدی ناسراو بە ڕەسوولی فەخێ خدر هاوڕێی دێرین و پێشمەرگەی کۆنی کۆمەڵە ڕۆژی پێنجشەممە بەهۆی نەخۆشی دڵەوە لە شاری بانا ماڵاوای لە ژیان کرد. کاک ڕەسوول سیمایەکی ناسرا و خۆشناوی شاری بانە و دەوروبەری بوو. کاک ڕەسوول لە بنەماڵەیەکی زەحمەتکێش چاوی بە دنیا هەڵێنا و بە زەحمەت و ڕەنج پەروەرە بوو. بۆیە هەر لە تەمەنی منداڵی و تازەلاویەوە هەستی بە چەوسانەوەستەم کرد و تێکەڵ بە خەباتی سیاسی و پێشمەرگانە بوو. لا ساڵەکانی 1356 و 1357 هەتاویەوە پەیوەست بوو بە تەشکیلاتی کۆمەڵەوە و وەک هەڵسوڕاوێکی چالاک و خاوەن ئەزمون بەشدار بوو لە چالاکی سیاسیدا. لەگەڵ ئاشکرابوونی کۆمەڵات چەکی پێشمەرگانەی کردەشانی و تا ساڵی 1362 هەتاوی لە ڕیزەکانی کۆمەڵدا پێشمەرگایەتی کرد و دواتر بەهۆی وەزعی نالەباری ژیانی بنەماڵەکەی ناچار بە گەڕانەوە بوو. بەڵام کاک ڕەسوول تا دوا هەناسەی ژیانی وەفادار مایەوە بە ئارمانەکەی و هیچ کات سەری بۆ ڕژیمدا نەنواند و سەربەرزانەشیە. ئێمەش بم بوونەوە لە تلڤیزیۆنی کۆمەڵەوە پڕبەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی ئازیزی کاک ڕەسوول و هەموو خزم و دۆستانی. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەمە هەفتەی ئێمە و بینەران. زۆر سپاس بۆ ئەوەی تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تری تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێ بکەن و پەیام و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن تا هەفتەیەکی تر و بەرنمەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.